بینێران و بیسەرانی زنجیرە پۆدکاستەکانی ناوەندی توێژینەوەی سبەی لە هەیکوێهان سڵاوتان لێبێ. میوانین بۆ تاوتوێکردنی زنجیرە پۆدکاستێک دەربارەی کورد و شوناسی ئاینی. من دکتۆر یاسین تاها لەگەڵ پرۆفیسۆر دکتۆر حەیدەر لەشکری پسپۆر لە مێژووی ئیسلامی و مێژووی سەدەکانی ناوەڕاست دەربارەی ئیسلامی فقهی قسەمان کرد لە پۆدکاستی ڕابردوو. ئەم جاران دەربارەی ئیسلامی عەقیدەیی لە کوردستان قساکەین. کاکتۆر ئەم کاتە باش. کاکتۆر لە ئەڵقەی پێشوا باسمان لە ئیسلامی فقهی کرد و باسمان لە باڵا دەستبوونی شافعیەکان کرد لە کوردستانە لەگەڵ بوونی زۆرایەتیەکی مەذهبی بە هەموو چەشنەکانیەوە، بە حەمبەلیەوە، بە مالیکیەوە، بە حەنەفیەوە، بە جۆرێکە حەنەفی پلەی دووەم بۆ لە کوردستان و وتمان ئەو مەذهبانە لەسەر دوو بنەما بنیانراون، یان قوتابخانەی دەقن یان قوتابخانەی ڕەئی. بەڵام ئەگەر ئەمە تەرجەمەکەینەوە بۆ عەقیدە، طبعا لە کوردستانە لە ئیسلامە دوو شت هەیە، ئوسوڵ هەیە و فروع هەیە. مەذهبەکان فروعن لەقن ئەو شتان کە پەیوەندیان بە عیباداتەوە، بەڵام ئوسوڵ ئەوانن کە پەیوەندیان بە بیر و باوەڕەوە هەیە. لە بیر و باوەڕە ئەڵقەی ئەم جارەمان دەربارەی ئەوەیە کە چۆن لە بیر و باوەڕەکان لە کوردستانە چۆن بوون و کورد لەکوێی نەخشەی ململانەی بیر و عەقیدەیە لە ناو ئاینزا ئیسلامیەکە. دەستەکان خۆش بێ دکتۆرگیان، زۆر ڕاستە. خۆی لە ڕاستیدا عەقیدە ڕەنگە هەندێک جار گرنگتر بوو بێ لە مەسەلە فقهیەکانیش، چونکە بە تایبەتی لە زەمینەیەکی کوردی کە ئاینەکانی تریشی تێدا هەبووە، لەبەرەوە شارەزا بوون لە بنەما عەقیدەیەکان لە بابلێن سیفەتە خوداییەکان و ئەمانە زۆر گرنگ بووە لە ڕاست ناسینی خوا و چۆن ناسینی خوا و ئیتر تایبەتمەندیەکانی و ئەمانە بۆیەشە چاوەڕێ دەکرێت دوای ئەوەی کە تۆ لەم زەمینەیەدا مەذهبە فقهیەکان بڵاو ببێتەوە، ئیسلامی عەقیدەییش بە هاوکات و هاوشان لەگەڵ ئەودا گەشە بسانێ. ئەگەر چی لە دەستپێکدا ئەمە لە یەکێک لە ئەڵقەکان کە باسی سۆفیگەریمان کرد، لە سۆفیگەریدا کەمتر بەلای ئەم مەسەلە لەبەر ئەوەی ئەگەر بیر بێنینەوە وتمان ئەو چەشنە سۆفیگەری کە میلی بۆ لە ناوکرد سۆفیگەری زوهدیە، یعنی دنیا نەویستانەیە، زۆر نەچوونتە ناو باس و بابەتە فەلسەفی و عەقیدەیەکە. ڕاستە و ڕەنگە هەندێکیان هەردژایەتی کەلام ناسییان کرد بێ وەک بابلێن زانستێ چێ پێیان وابێ ئەمە سەرقاڵکردنی خەڵکە بە شتانێک کە هی خەڵکی نییە، تایبەتە هی خەواسە، هی گرنگت ئەڵی کاکتۆر، ینی مەسەلەی عەقیدە مەسەلەی نوخبەویە لە کوردستانە. ئەوە شتێکە لە ئیسلامیش هەر لە هەتایان لە سەدەمی ئەسحاب هیچ مەطرح نەبووە ئەو شتانی کە دوای ئەبن بە کێشە لە عەقیدە وەکو سیفاتی خوا، ینی هیچ سەحابەیەک یاخود هیچ دەقیقمانیە لە سەدەمی پێغەمبەریا لە دوای ئەوەوە دروست ئەو ململانیانە سەر هەڵەدەن، حتا ڕێبەرە عەقیدەیەکان، ینی وەکو عیزی کوڕی عەبدولسەلام مەسەن باسییان لەوە کردو عەوام مهتەم نییە بەوەی کە لە عەقیدە ئەو بابەتە ئاڵۆزانی عەقیدە بخوێن. تەنانەت دێمە هەندێک کتێبمان هەیە کە هەر با بڵێن نەسی بنەڕەتین کە قسە لەسەرەوە دەکەن کە نابێ ئەم بابەتانە ئەسڵەن بۆ عەوام باس لێ بکرێت، ئیلجام العەوام عن کەواتە ئەو ئیسلام عەقیدەیە کە ئێستا باسیەکەین لەم ئەڵقەیە، ینی زیاتر تایبەتە بە نوخبە، تایبەتە بە نوخبێ. لەم نوخبێشدا ڕاستیدا دەتوانین بڵین نوخبەی نوخبە، چونکە مرزنی هەموو فەقیهێک کەسێک کە لە گوندێک مەسەلەن خەریکی وانەوتنەوەیە، خەریکی نوێژی جەماعەت و ئەمانەیە لەگەڵ خەڵکەکە گرفتەکانیان چارە سەر دەکا، مەرزنیە زۆر قوڵ بێتەوە لە مەسەلە عەقیدەیانە، بە تایبەتی کە با بڵێن پێویستی بە گفتوگوێ لە ئاستێکی بەرزدا. وەڵای کاک تۆ شتێکت بیرهێنامەوە، نەک مەسەلەن فەقیهێکی بچووک، حتا ئێمە کەسێک کە تۆ زۆر باست کرد لە ئەڵقەی پێش و ئیبن گەچی دەینەوەری کە عەلامەیەکی فارقەیە لە ناو شافعیەکان، ئێمە تا ئێستا نازانین عەقیدەی چی دەقیقمان نییە، یا بە گرنگی نەبین، ینی یان نەچۆتە ناو ئەو مشتومال لە کاتێکە خۆتە زانی فتواکانی مجەلەدات، ینی کۆکراوەوە و دیراسی لەسەر کراوە لە ناو فقه هەیەتی، بەڵام بەشداری لە مشتومڕێ عەقیدەیی نەکردەوە. لەبەرەوە لە ڕاستیدا ئەمە ڕێک پسپۆڕی جەنابتە. من پێم وایە و لە تۆشە لە کتێبەکەی خۆت لە دکتۆرانامەکەت ئاماژەت بەوە کردووە کە پتر ئەم مەسەلە عەقیدەیانە تۆزێک تاخیرتر پەیوەست بوو بە تایبەتی بە کاریگەری غەزالی بەسەر ئەم ناوچەیە، باشە بەسەر نوخبەیەک لە زانا کوردەکان، نەک هەمویان ئەمەشیان، ینی مەرزنی هەموو زانایەکی کوردی شافعی مەیلێکی ئەشعەری شانە هەبێت لە عەقیدەدا ئەشعەری بوو بێ، بەڵام بەگشتی ئەم هەژمونەی کە غەزالی دەیکات
بەڕاستی لەسەر هەندێک لە کوردەکان بەتاوێتی ئەو کوردانێک کە باڵێن سەردەریان لەگەڵ مەسەلا فەلسەفیەکانیش دەکرد و هەروەها نزیک بوون لە هەندێک مەسەلەی با بڵێن عەقیدەیەکان وەکو ئەبوالحەسەنی شارەزووری کە نزیک بوو لە ئەبوو موسای ئەشعەری خۆی با بڵێن لە ئەشعەری خۆی ئەبوالحەسەنی ئەشعەری خۆی لەبەرەوە ئەمانە و کاریگەری غەزالی لە ڕاستیدا ڕۆڵێکی هەبوو لەوەی کە لە کەلام ناسیدا کوردەکان بەشێک لە کوردەکان مەیلیان بەلای ئەشعەریەوە هەبێ ئەمە شتێکی زۆر گرنگت باس کرد نەمیستە پەڕێ بەسەرمانە ینی ئەو باسی شافعیت کرد کە ئەوە ژێرخانی ئەساسی بڵاوبوونەوەی ئاینزای ئەشعەریە ینی وەکو مەزهبێکی کەلام ناسی ابن جەوزی ئەڵێ شافعیەکان هەمووی وازیان لە بیر و باوەڕی شافعی هێنا چوونە سەر بیر و باوەڕی ئەبوالحەسەنی ئەشعەری شافعی خۆی بیر و باوەڕی سەلەفیانەی هەیە بۆ تێگەیشتن لە دەقەکانی دین بەڵام ئەوەش خاڵێکە جێگەی تێڕامانە شافعیەکان و لەناو ئەوەش شافعیە کوردەکان بەشێکیان ئەچنە سەر بیر و باوەڕی ئەبوالحەسەنی ئەشعەری یعنی چۆن تۆ باست کرد لە فقه هەندێک جار ئەچنە سەر ئەبوو حەنیفە بۆ حەلکردنی هەندێک مەسائل لە عەقیدە شاواز لە شافعیێنن ئەچنە سەر بیر و باوەڕی ئەشعەری ڕاست چێت خۆ دەزانی ئەمە زیاتر لە سەردەمێکدا بوو بەڕاستی چەشنێک لە کرانەوە و گفتوگۆی و مشتومڕی زۆر هەبوو لە نێوان زانەکاندا ئەسڵەن یەکێک لە بابەتارە سەرچەکانی کەلام ناسی جەدەل المناظەرە و ئادابەکانی و چۆن گفتوگۆ لەگەڵ یەک دەکەی و مشتومڕ لەسەر ئەم بابەتانە دەکەی بۆیە زانای کوردەکان پێویستیان بە پاشخانێکی عەقیدەیی هەبوو بۆی بتوانن لە مەدا با بڵێن شوێنیان هەبێ نزیکترین مەزهبیش لەم قۆناغا وە گوتم بە کاریگەری غەزالی و قوتابخانە نیزامیەکان و ئەمانە لە با بڵێن لە مەزهبی شافعی ئەشعەریەکان لەبەرەوەی خۆی شافعی بووە لەبەرەوەی شافعیەکانی بەغا تەبەنی مەزهبەکەیەکەن و بڵاوبنەوە لەبەرەوە ئەم تەبەنیکردنەوە ئەم لە خۆگرتنەی ئەشعەری کە خۆی کەسێکە پاشخانێکی ئاعتیزالی هەیە و تێیدا مەسەلەی بەکارهێنانی عەقڵ لە تێگەیشتنی دەق زۆر لە لای مهم بووە خۆ ئەگەر وازیشی لە ئاعتیزال هێنابێ بەڵام مێتۆدەکەی ئەوانی هەر لەگەڵ خۆی داهێشتەوە لە مەسەلە عەقیدەیەکان لەبەرەوە ئەمە دەرگایەک و دەواازەیەکی کردەوە لەسەر کوردەکان بۆی بچنە نێو ئەم مەسەلە عەقیدەیە زۆر وردانە و بە تێگەیشتنی جیاواز چ تێگەیشتنی نەریتیانە بێ یان تێگەیشتنی عەقڵانیانە و تەنانەت لێکدانەوەی فەلسەفیانەش بێ بۆ مەسەلە کەلامیەکان کاک تۆ شتێک هەیە هەر هاوشێوەی شافعی چۆن وتمان لە فقه شافعی خاڵی وەسەتە لە نێوان دەقۆڕا مەزهبی ئەشعەریش ئاینزای ئەشعەریش لە عەقیدە تقریبا هەمان شێوەیە یعنی لە نێوان مەعتەزیلە و لە نێوان حەنەفیە لە نێوان حەنبەلیە سەلەفیەکان طبعا هەموو حەنبەلیەکانیش دەقگەران نین هەیانە کاریگەر بۆ بیر و بۆ چوونەکانی کەلام لێرە مەزهبی ئەشعەری حەلێکی وەسەتەوە ئێمە ئەوەمان لەبیر نەچێت فترێکی زۆر لە جیهانی ئیسلامیە ئەشعەریەکان تەمسیلی ئەهلی سونە و جەماعەیان کردووە و نوێنەرایەتیان کردو کۆنتڕۆڵی قوتابخانەی نیزامیان کردووە لە دەسەڵاتەوە نزیک بوون لەگەڵ سەلجوقیەکانە نظام الملک خۆی کەسێکە هەر ئەشعەریە و زۆر بە حەماس بە بۆ ئەشعەریەکان لەبەرەوە لێرە هەمان سیناریۆی ئیسلامی فقهی دووبارە بێتەوە کە مەزهبێکی وەسەت ئەبێ بە بیر و باوەڕی کوردەکان ئێستا ئەوانی کە گوێ بیستمان ڕەنگە پرسن ئەشعەری چییە حەزەکە مەسەن تیشکێ بخەینە سەر ئەوەی کە بیر و بۆچوونی ئەشعەری دەربارە عەقیدە گرنگترین تەوەرە سەرەکیەکانی جا من ڕێک پرسیارێکە لە تۆ دەکەم دکتۆر یاسین تۆ وەک کەسێک کە پسپۆڕی لە ئەشعەری هەیە پێ دوایە کە ئەشعەری چییە و چ خاڵە گرنگەکانی چین خۆی مەسەلەی خوداناسی مەسەلەن پرسیار دەربارەی خوددا سیفەتەکانی خوددا چۆنن چۆن ئەوە لە دوای ئەوەی کە ئیسلام بڵاو بێتەوە لە نیمچە دوورگەی عەرەبی ئەچێتە دەرەوە بەرکەوتەیە بێ لەگەڵ شارستانیەتی هندی لەگەڵ شارستانیەتی یۆنانی ئەو مشتومڕانە لە ناو فەلسەفا هەن معتەزیلەکان کە هەموو سیفەتێکی خوا ڕەتەکەنەوە و پیان وایە خوا سیفەتی نییە بەڵام ئەشعەریەکان دێن حەو سیفەت بۆ خوا ئەسەلمێنن و ئەوانەی تری کە هەر سیفەتێکی خوا بۆنی ئەوەی لێبێ کە چواندن لە نێوان خوا و ئینسانە دروستەکە تەویلەکەن مەسەلەن دەستی خوا بە قودرەت تەویلەکەن یاخود تەویلەکەن یاخۆت بێدەنگ ئەبن لێ ئەڵێن ئێمە ماناکەی نازانین دوو میتۆد هەیە لە ناو ئەشعەری هەردووکی حتا ئێمە دەرفەتێکی گرنگە باسی ئەوە بکەین هەتا لە ناو ئەشعەریشا اتجاهی جیا هەیە مەسا هەندێکیان سیفەتەکانی خوا تەویلەکەن هەندێکیان تەفویضەکەن تەفویض ئەوەیە کە تۆ ماناکە دێتێ دەست خوا ئەڵێ نازانم بەڵێ خوا و سیفەتەی هەیە منەی سەلمێنم دەست چاو
بەڵام معناکەی نازانانی ئەوە نییە کە هی عەبدە لەسەر مرادی خوا خۆی چۆنی ویستووە بۆ شێوەیە. بۆ ئێمە مەسەلەیەکی ئاڵۆزە وەکو باست کرد، بەڵام گرنگە ئێمەوە بزانین لە کوردستانە گرنگی پێدراوە. ئێمە کەسێکی وەکو ئەبوو حەسەنی هاکاری کتێبێکی هەیە دەربارەی خیلاف لە بینی ئەشعەری و داگەراکان و ئەو فەقیهێک هەیە کورد بە ناوی عیسای کوڕی ئەشعەری و حەمبەلیەکان، کەسێک بە ناوی عیسای کوڕی لەل ئیجازەی وەرگرتووە لە خوێندنی ئەو کتێبە. حەز دەکەم لەسەرەوە قسە بکەین سەرقاڵبوونی گرنگیدانی کورد بۆ بابەتە خلافیان. خۆی کاتێک کە تۆ تێکەڵ بە با بڵێن فەزای گشتیەکە دەبی کە فەزای ئیسلامی بوو لەم قۆناغەدا، پێویستت بەوە بوو کە ئیتر ڕاستی ئاگداری هەموو ئەم بابەتانە بی. لە ئەساسدا کەلامناسی با بڵێن ئەشعەری ئەگەر گەشەی پەیوەست بوو یەکێکیان بۆ ڕەتدانەوەی معتەزیلەکان، دومینیان بۆ شیعەکان کە لەم بوارەدا زۆر شارەزا بوون، زۆر بەتوانا بوون بەڕاستی. لەبەرەوە پێویستی بۆ هەبوو کە زانایەک ئەگەر پەروەردە دەکرێت لە قوتابخانەیەکی با بڵێن نیزامیان لە هەر شوێنێکی تر لە لای زانایەکی گەورە، پێویستی بۆ هەبوو لە مەسەلە کەلامیانەدا زۆر شارەزا بێ. بەرەی سێیان واتە جگە لە معتەزیلە و شیعە بەرەی فەیلسوفان بوون، بەتایبەتی فەلسفەی مەشائی کە لەم قۆناغەدا لە ڕاستیدا با بڵێن کرانەوەیەکی زۆر هەبوو لەسەر فەلسفەی مەشائی، ئایا تەواوی فەلسفەکە وەربگیرێ یان تەنیا ئامێرەکەی کە بریتە لە منطق وەربگیرێ یان نا. بۆیە پەروەردەکردنی زاناکان لەم قۆناغەدا با بڵێن کەلامناسی بوو بە بەشێک لە سیستەمە پێداگۆجیەکە، سیستەمە خوێندنەکە. ئەمە خاڵێکی تریشی بۆ زیاد هێن کاکتۆر، مەسەن بەشێکی زۆری کورد لە شام و مەسەر بوون کۆنتاکتیان لەگەڵ مەسیحیەکان هەبوو، لەگەڵ خستیەکان هەبوو. لە ناو ئەوێش مەسلەی خوا و سیفەتی خوددا و مەسلەی سالوسی عیسا و ئەوانە زۆر جێگەی مشت و مەڕە. بە شێوەی نەریتی دانی داق تۆ ناتوانانی مناقشەی مەسیحیەک بکەی یا باتنیەکی شیعە بکەی کە جەنابەت ئاماژەت پێکرد. بۆیە پەنابراوەتە بەر کەلامناسی ئەشعەری بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو گومان و شک و مشت و مڕانەی کە دەربارەی خوا و سیفەتەکانی خوا و چۆنەتی ناسینی خوا و پەرستنی خوا هەیە. بەڵام لێرەش ئەمەی لەسەر خاڵێک بۆچین، ئایا هەموو کورد ئەشعەری دیسان ئەوە چینە سەر ئەو پرسیارەی کە باسماکە لە ئیسلامی فقیە ئەسە لە ئیسلامی عەقیدەیە، ئایا هەموو کورد ئەشعەری بوون؟ نەخێر نەوەڵا، وەک ئەمەژەم پێدات ئەشعەری بوون نخبەیە باشە. لە نێو ئەو نخبەیەش لە نێو کوردامەرزنی هەمیان ڕازی بوو بن بەم تێگەیشتنە بۆ کەلامناسی و بۆ با بڵێن تەویلکردنی سیفەتەکانی خوددا و ئەمانە. بە پێچەوانەوە ئەمان دێزانامان هەیە زۆر تند بوونە دژ بەو با بڵێن هەڵکشانەی ئەشعەریزم ڕەنگە ئیبن سەلاحی شارەزووری نمونەی هەرە دیار بێ لە ڕاستیدا. ئەسڵەن کە ئەو هاتووە ئیبن سەلاحی شارەزووری ڕێزێکی زۆری هەیە بۆ غەزالی باشە، بەڵام کە دەگاتە ئەم مەسەلەیە شافعیشە کە دەگاتە ئەم مەسەلەیە لە ڕاستیدا ڕەخنەی تون دەگرێ لەوەی کە ئیسلام خۆی و عەقیدەی ئیسلامی تەواوە باشە. ئەگەر دەتەوێت تێی بگەی ئەوە نەریتیانە یان وەکو خۆت ئاماژەت پێکرد سەلەفیانە دەتوانی لە نێو دەقدا مانای بۆ بدۆزیەوە. ینی چی من بێم منطقێک بەکاربێنم بۆ ئەوەی لەمە تێبگەم، ینی چی من بێم زانستە عەقلیەکان بەکاربێنم بۆ ئەوەی لەم مەسەلانە تێبگەم. نەخێر، هەر زانستێک کە هاتووە لە نێو دەقدا لە قورئاندا کە ئەمە فتوا بە ناوانگەکەیشی بەڵێ لەوێدا هەیە لە قورئان خۆی تەفسیری خۆی دەکا مانا دەبەخشێ. هەر زانستێک ئەگەر باسی نەکرابێ مانای ئەوەیە کە خوددا بە پێویستی نەزانیوە، پێیوانە بووە ئەم زانستە هی ئەوە بێ کە پێویست بێ و مرۆڤ بیزانێ. لەبەرەوە دەبینین ئیبن سەلاحی شارەزووریش تەنیا نیە لە ڕاستیدا لەم مەسەلەیە. ئێمە چەندین زانای ترمان هەیە لەو قۆناغی ئیبن سەلاحی شارەزووری کە با بڵێن وەک مفتیەکی گەورەی ئەیوبیەکە سەردەمی ئەیوبیەکانیش ڕۆڵ دەجێڕێ. لە دوای ئەویش کەسانێکمان هەن کە ئەم بۆچوونیان هەبووە کە دەبێت کەلامناسی لە ڕاستیدا بەم قوڵیە و بەو بوعدە فەلسەفیەی لێی دوور بکەینەوە. خۆی کاکتۆر بەشێکی پەیوەندی بەوەی ئێمە باسمان لەوە کە زۆرینەی و شافعین، بەڵام ئەبێ ئەوەش بزانین کە خۆی ئیمامی شافعی موقفێکی سەلبی هەیە لە ئەهلی کەلام، هەتا ڕەئی وا بووە کە سەرزەنش بکرێن و سزا بدرێن. بەشێک لە شافعیەکان لەسەر ئەم پابەندن بەمە. یەکێک لەوانەی ئیبن سەلاحی شارەزووریە لەناو زانایانی
شارە زۆر ئەوەی کە ئەو پانتایە گەوری لە هەمەدانەوە تا هەولێر کەمە بەسمان شارە زۆری مێژووی خۆتەزانی نەگەڵ شارە زۆرە بچووکە ئێستا زۆر کەسی ترمان هەیە ینی زۆر ئلحاحیان لەسەرەوە کردو کە سیفاتی خوا چۆنن لە قورئان چۆن هاتوون لە فەرمودە چۆن هاتوون وەکو خۆی وەربگیرێ بەبێ زیاد و بەبێ کەمە بەبێ ئەوەی مانای تریان بۆ بدۆزرێتەوە لەبەرەوە ئەمە پەیوەستبوونەوەیە بە بنەڕەتیەکەی شافعی بوون ئەتوانین بڵێن ئەو شافعیانی کە چوونەتە سەر ئەشعری ینی ئیجتیهادیان کردو ڕێگەی نوێیان دۆزیوەتەوە بەڵام لە نەتیجەشا سەرباری هەموو شت ئەشعریەکان و حەمبەلیەکان خاڵی هاوبەشی زۆریشیان هەیە ڕاست بەڵام ئێستا زۆر نێوانەکە زۆر دوورکەوتوە ڕاست خۆی ئێمە دەزانین بە تایبەتی لە چوارچێوە جەدەلیەکەدا گفتوگوی زۆر کراوە باشە بەڵام ئەوەش شتێکی بیرهێنامەوە کە ئیبن تەیمیە لە کاتێکە هەڵسەنگاردن بۆ شافعیەتی کورد دەکات خۆت دەزانێت ئیبن تەیمیە تۆمەتبار دەکرێت بەوەی کە تەشبیه و ئەمانەی هەبووە دەڵێتن ئێوە بۆچی وا دەڵێن کە حەمبەلیەکان وان ئەوە نییە کوردە شافعیەکان تەشبیه و تەجسیم ینی هەوڵ دەدا بەم چەشنە لێکدانەوەی بۆ بکە بەڵام بە گشتی ینی مەسەلەکان ئەوەی کە ئێستا ئێمە دەبێت ئەومان لەبیر بێ دکتۆر یاسین تێگەیشتنی ئێستایانە بۆ دین و بۆ عەقیدە و بۆ ئەمانە لە قۆناغێکی تەواو داخرانە باشە حەمبەلی دەرگەی لەسەر ماڵی خۆی داخستووە شافعی دایخستووە شیعە دایخستووە ئەشعەری دایخستووە ئەو جەدەلەی کە پێشتر زۆر زیندوو بوو لە ئێستادا لە ڕاستیدا وەکو جەدەلێکی مردوو دەردەکەی ئەگەر جەدەلیش هەبێ لە چوارچەوەی تەشهیر و هێرشکردنە سەرەی و نەفیکردن و سڕینەوەی یەکترایە ئێمە تۆ باسی ابن سەلاحت کرد کە عەقیدەیەکی سەلەفیانەی هەیە بەڵام لە هەمان کاتە ناو منزومەیەکی ئەیوبیە ئیشەکە و ئەو منزومەیە شافعی ئەشعەریە یعنی لەبەرەوە لە ئەو کەسانی کە لەگەڵ سوڵتان سەلاحەدین ئیش ئەکەن زۆریان تیا مەشرەبی جیاوازیان هەیە ینی دەرفەتی بۆ ڕەخساندون لە ناوچە کوردیەکانە ئێمە خەڵکی تریشمان هەیە ینی نێوانگرن وەکو سوهرەوەردیەکان کە حەزم کرد ئاماژە بە ڕۆڵیان بکەین مەسەڵەن هەوڵیان داوە تەوفیق بکەن لە بینی ئەشعەری و حەمبەلیە ینی یەکێک لەوانە عومەری سوهرەوەردیە مەسەڵەن پاساو دێنێتەوە بۆ ئەشعەریەکان لە کاتێک ئەوان تەویل ئەکەن لە تەشبیه ئەترسن لەوە ئەترسن کە تۆ سیفەت بۆ خوا بسەلمێنی خوا بە عەبد بچوێنرێت بە ئینسان و پاساو بۆ حەمبەلیەکان هێنێتەوە کە کاتی ئەوان سیفات ئەسەلمێن وەکو خۆی لە پەرۆشیانە بۆ پابندی بە دەخەکانی دی ڕاست هەر بە ئەم بنەماڵە سوهرەوەردیە کە بابڵێن بەدەق هەیە کە ئەوان لە ڕەسەنێکی کوردیەوە هاتوون ناوچەی کوردیەوە بەڵام ڕەچەڵێکی ئەوان شەر براوەتە سەر ئەوە هیچ براوەتەوە سەرەوەی بەڵام لە هەندێک لە کتێبەکان یەکسەر دەڵێتن ئەمانەنەوەی حەشەوەی کوردین باشە لە ڕاستیدا ناوەندگیریەکی سیر لەو بنەماڵەیەدا هەبووە لە نێوان سۆفیگەری و ئیسلامی فقهی لە نێوان دەسەڵاتی ئەیوبی لەگەڵ خلافەت سەنتەر لە نێوان ئەشعەری و حەمبەلی ینی ئەم ڕۆڵە نێوانگیری ئێمە زیاتر سوهرەوەردی با بڵێن بە ئاداب المریدین و عوارف المعارف و ئەمانە دایانناسین بەڵام لە ڕاستیدا ئەم ڕۆڵە و ئەم چالاکیە ینی تۆ کتابی مێژوویەکان دەخوێنەوە دەبینی ئەم دوو کەسە بەردەوام لە نێوان شام و بەغدا هەبوو سوهرەوەردی تەکیەی هەبوو خانەقای هەبوو لە بەغا و یەکێکە لە قوتبەکانی تەسەوف لە نظامیە مامۆسایەتی کردووە لە هەمان کاتە نزیکایەتی هەیە لە هەندێک سیفاتانی مەسەڵەن زۆر تاکید دەکات کە قورئان کەلامی خوایە زۆر دقی هەیە سەلەفیانەیە زۆر دقی هەیە کاریگەرە بە ئەشعەریەکان و لەو بێتە خوارەوە برازاکەی کە عومەری سوهرەوەردی زۆر هەوڵەدا نێوانگیری بکا لە نێوان حەمبەلیە سەلەفیەکان و لە نێوان شافعی ئەشعەریەکانە کەواتانی ئێمە ئاراستەیەشمانەیە لە کوردستانە حەزم کرد باسی ڕۆڵی کەسایەتیەکی تر بکەن کە زۆر بەناوبانگە و هەر لەو ئاراستەیە کە تێکەڵیەکی هەیە کە ئەبوو حەسەنی هەکاریە ڕاست ئەبوالحەسەنی هەکاریان کە پێی دەڵێن شێخی ئیسلام تا ئێستا گۆڕەکەی لە دێڕەش نزیک بە لە نێوان شێلاتزێ و ئامێدی تا ئێستا گۆڕەکەی ماوە و خەڵک سەردانی دەکات یەکێک بۆ لەمانە کە لە ڕاستیدا ڕۆڵێکی گرنگی هەبوو هەم لە چەسپاندنی شافعی هەمیش لە نەریدگەرایی لە تێگەیشتن لە بۆ مەزهەبەکە بەگشتی خۆی کارکتەرێکی سۆفیە بەڵێ
زیاتر لە ناو سۆفیەکان کارکتەرێکی سۆفیە گەورە سۆفیانی دواتر ئێمە دوێنێ باسی شێغادیمان کرد یەکێک لەوانە بوو ئەبوو بەکری هاواری مەسەلەن محەممەدی شەمبەکی یان شەبەکی و لە هەمووشیان بەناوبانگتر ئەبولوەفای کورد ئەمانە لە ڕاستیە خۆیان بە درێژە پێدەری ڕێچکەکەی ئەو دەزانن شافعی بوو بەڵام دەبینین لە هەندێک لە دەقەکانیدا پشتی لە سلوک سۆفیە ئەبوو حەسەنی هەکاری بەڵام لە عەقیدە سەلەفیە وە کتێبێکی هەیە دەربارەی عەقیدەی شافعی لەوێ زۆر هەوڵی داوە کە بیسەلمێنێ بۆ چونە دروستە عەقیدەیەکان لە ئیسلامە ئەوانن کە سەلەفیانن لەوێدا دەیەوێ ئەوە بسەلمێنێ کە با بڵێن خەڵک ڕازی بکات بەوەی کە شافعی ڕیشەیەکی سۆفیانەی هەیە ئەگەر دەتەوێ با بڵێن ئەم گونجانە لە نێوان مەزهبی فقهی و سۆفیگەری لەگەڵ ئەو زۆر گەشە دەسەنێ و بەردەوامێتی دەبێت لە ڕاستیدا لە کوردستان و هەروەها مەسەلەی پاکردنەوەی شافعی لە هەر مەسەلەیەکی کەلامی زۆر ئیشی لەسەر کردو زۆر ئیشی لەسەر کردو کە شافعی باتە سەر ڕێچکە ئەسڵەکەی خۆی کرد بەڵام کاکتۆر هاوشانی ئێمە ناتوانین باس لە ڕۆڵی ئەبوو حەسەنی ئامەدی نەکەین ینی سەیفەدینی ئەبوو حەسەن کەسێکی ترە بەڵێ هەر ئەوەش هەیە بەو ناوە سەیفی ئامەدی یا سەیفەدینی ئامەدی وەکو ئایکۆنێکی گەورەی ئەشعریەکان کە لە ناو دەوڵەتی ئەیوبیشی کرد بەداخەوە ئێمە سەیفەدینی ئامەدی ئێمە کەمترین گرنگیمان پێداوە ڕەنگە بەشێکی پەیوەندی بەوە بگوایە عەرەبە و ئەمانە بەڵام من پێم وایە ئەمەش جەشنێک بۆ لە دروستکردنی ڕەتسەڵەکەکە وەکو ئەوانی بەڵام لە ناوچەیەکی کوردیاش لە ناو مەنزومەیەکی کوردیا ئیشی کردو لە ئامەد ژیاوە لە نێو مەنزومەیەکی ئەیوبیدا ئیشی کردووە و جێکەوتەی زۆریش هەبووە تا ئێستاش باشە لە سەیفەدینی ئامەدی جیاوازی لەوانی تر ئەوەیە کە ڕێچکەیەکی تایبەت بەخۆی هەبوو باشە ئەم سەیفەدینی ئامەدی بەرلەوەی فەقیه بێ یان کەلام ناز بێ فەیلسوف بوو لە ڕاستیدا و درێژە پێدەری ڕێبازی ئیبن سینا بوو و با بڵێن هەڵگری با بڵێن ئەگەر بڵێن هەڵگری فەلسفەی مەشائی بوو بە چەشنێک کە دژایەتی فەخرەدین ڕازی کردووە لە مەسەلەیەدا قوتابخانە هەبوون لە سەردەمی ئەوە سەیفەدینی ئامەدی کە ڕێبازی ڕازی و ڕێبازی ئامەدیە ڕاستە ڕێبەراتی دوو ئاراستەی فەلسەفی ڕکابەری یەکتریان کردووە کە ئامەدی یەکێکە لە سەردەستە و سەرنمای ئەو ڕێباز با بڵێن کەسێکی تەواو پەرگیر بوو لە مەسەلە عەقیدەیەکان تەنانەت گوتوویەتی لە با بڵێن ئەوە ئەشعەریەکانن گروپی هەڵبژێردراو لەلایەن خوداوە دەرباز بوو ها بەپێی فەرمودەکەی کە هەیە و جگەلەوە لە ڕاستیدا ورد بنەما فەلسەفیەکانی خزاندۆتە نێو کەلامناسی و هەروە تەنانەت ئوسولی فقه یعنی لە کتێبەکانیدا دەبینین کە یاسا و ڕێسا مەنطقیەکانی بە تەواوی خستۆتە ژێر خزمەتی ئەم بابەتانە ئەو درێژکراوەی غەزالی بوو لەم مەسەلەیەدا بەڵام ئەوە بوو کە ئێمە لە کوردستان لە هەردوو لا کەسایەتی ناودارمان هەن ڕاست لە چ لە حەمبەلیەکان بێت چ لە ئەشعەریەکان لە سەلەفیەکان یا لە ئەشعەریەکان لە هەمان کاتە خەڵکمان هەن لە نێوانگرە وەکو سوهرەوەردیەکان کە سۆفیگەری و سەلەفی بوونی حەمبەلی و ئەشعەری بوونی شافعیشان تێکەڵ کردووە لەبەرەوە دیسانە ئۆچینەوە سەر قاعیدە بنەڕەتیەکە کە لە کوردستانە فرەیی هەیە لەگەڵ ئەوەشە ئەشعەریەکان باڵادەستێکیان تۆ هەر ئەتەمەشای ئەمە بکە تەڵەبەی هەرە بەناوبانگی سەیفەدینی ئامەدی ئیبن الحاجبی کوردی کە لە نێو مالیکیەکاندا وەک ئایکۆنێک تەماشای دەکرێت سەیفەدینی ئامەدیش ئەوە تازە باسمان لێوە کرد اینجا ئیبن الحاجب کوردی کە ئاوا مالیکیە هەمان ئەو میتۆدەی کە ئامەدی تەطبیقی کردووە هاتووە تەنانەت لەسەر زمانی عەرەبی تەطبیقی کردووە لە کافیە و شافیە یاسا و ڕێسا مەنطقیەکانی بەکارهێناوە کافیە و شافیەش دەبنە 2 دقیقە بنەڕەتی خوێندنی ئاینی لە کوردستان حوجرەکانە و ڕنگدانەوە هەردووکیان چ ئامەدی و چ ئیبن الحاجبیش لە ئەگەر لە سەرچاوەکانی تاریخ بگەڕێتەوە بۆیان تقریبا نیمچە ئیتیفاقی هەیە کە ئەمانە لە هەرە زیرەکترینەکانی عالەمی ئیسلامی ئەو کاتە بوون و ئێمە ئەڵلقەکەمان ئێستا دەربارەی ئیسلامی عەقیدەیە لە ناوچە کوردنشینەکان ناتوانین لێرە دیسان باس لە ئەیوبیەکان نەکەین ڕۆڵیان لەو ململانی عەقیدەیە یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە ئەشعەری لە کوردستان زۆر ئەبێ بە زاڵ ئەبێ و بڵاو ئەبێتەوە بە شوەیەکی بەربڵاو ئەیوبیەکانن ڕاستە
خۆ دەزانی کە سەلاح الدینی ئەیوبی ئەسڵەن عەقیدەیەکی بۆ نووسراوە ڕێکەدە ئەشعەریەکەیە زۆر گرنگ بوو بە گرنگی بە عەقیدەی ئەشعەری داوە تەنانەت لەسەر ئەو قوتابخانەی لە قاهرە دروست کراوە ڕێک نووسراوە کە لێرەدا عەقیدەی ئەشعەری دەخوێندرێ ئەمە و ئەم با بڵێن ئەو کاریزمایەی کە لە سەلاح الدین هەبوو لە ڕاستیدا بەتایبەت بۆ کوردەکان زانا کوردەکان بۆیشتە دەبینی لەم قۆناغە دەتوانی بڵێ کوردستان بەتاڵ دەبێت لە زانا هەمووی دەچێتە ئەوێ دەچێتە مەسر و شام لەوێ زیاتر دەردەکەون بەڵام بەشێکیشیان دەگەڕێنەوە بەچی بەم عەقیدەیە کە لەوێدا ئەتر ئاوا گەشە دەستێنێ بۆیە پێم وایە ئەشعەریزم ئەگەر مایەوە ئەوە لە ڕووی دەسەڵاتیەوە پەیوەندی بە ئەیوبیەکانەوە هەبوو کە توانیان ئاوا بنیادێکی پتەی بۆ دروست بکەن و بیخزێنە نێو زۆر لە کای ئاینەکانی تر لە سەلاح الدینەوە دەستی پێکرداوەکو بەردەوام بۆ ڕەنگە تەنانەت هەندێکیان زۆر پەرگیر بووبن لە جێبەجێکردنی مەزهەبەکە یەک مەلیکیان نەبێ یەک پاشایان نەبێ کە حەنەفی بووە ئەوانی تر هەمیان معەزەم عیسا بەڵێ کاکتۆر هەر لە ناو ئەیوبیەکان ینی ئەو دابەشبوونە بەڵێ سەلاح الدین بەو جۆرە ئەشعەری بووە بەڵام لە هەمان کاتە کرانەوەی فیقهی زۆر گەورەی هەبووە لە ڕووی فیقە بەڕووی مالیکیەکان و بەڕووی حەنەفیەکان و حتا حەنبەلیەکانیش لە سای سەلاح الدین لە مەسر ژیان بەڵێ هەندێک مەسایخە کراون بەڵام لە ناو ئەیوبیەکانیش هەندێک لە میرەکانیان متەئەسیر بوون بە سەلەفی حەنبەلیەکان وەکو ئەشرەف موسا مەسەن لە سەردەمی خۆیان زۆر پشگیریانەکاوە چێتە سەر بیر و باوەڕیان و مەشە ئەکەوێتە کێشە و گرفتەوە بەڵام گرفتەوە لەگەڵ ئەشعەریەکان بەتایبەت لەگەڵ عەزی کوڕی عەبدولسەلام لە هەمان کاتا مەسە ئێمە میری ئەیوبیمانەی وەکو مەلیک کامل زۆر دەمارگیرە بۆ ئەشعەریەکان و پێی وایە ئەوانە ئەهلی سونەت و جەماعەت یعنی ئەمە ئەمانوێ لێرە بڵێن کە ئەو ململانیانەی کە لە جیهانی ئیسلامە هەبوون لە بەغا هەبوون لە ماڵبەندە شارستانیەکانی ئیسلام هەبوون بە هەمان شێوە لە ناو کووردا ڕەنگیان داوەتەوە و کوردیش بە هەمان شێوە دابش بووە چونکە خۆی سنتەری ناکۆکی حەنبەلیە سەلەفیەکان و ئەشعەریە شافعیەکان بەغا بووە ئەو لەوێ لە مزگەوتە پەلاماریەکیان ناوە حتا شەڕ و خوێن ڕشتنیش چوەتە نێوانیان لە هەندێ جونگەی مێژوویە بەڵام لە ناوچە کوردیەکانە لە ژێر خلافە شتیوان نەبووە بەڵام وەکو جەدەلی فقهی وەکو جەدەلی عەقیدەی وەکو جەدەلی کەلامی ڕەنگەداتەوە یعنی یەکێکە لە نیشانەکانی پەیوەستبوون و کاریگەربوونی کورد و پەیوەستبوونەوەی بەو فەزا ئامە ئیسلامیە گشتیە حەزم لێرە باس لە یەک شت بکەین کە ڕۆڵی ینی تا چەند ئەوەی کە ئەیوبیەکان پەیڕەویان کردووە جێپەنجەی نظامیە و نظام الملکی بەسەرەوەی زۆر چونکە ئەیوبیەکان لەم مەسەلەیەدا لە دروستکردنی تەنانەت قوتابخانە ئاینیەکانیش هەمان ئەو مۆدێلەی کە نظام الملک دروستی کرد هەمان ئەو مۆدێلە بوو گواستیان هەمان ئەم مۆدێلەش لە ناو زەنکیەکان لە کوردستانیش تەنانەت ئەگەر قوتابخانەی نظامیش لە زۆربەی شارەکان دروست نەکرا با بڵێن زانە دەسەڵاتدارەکان چکە مەزانین ئەیوبیەکان بەشەی لە جەزیرەیان لە جێر دەستدا بوو لە کوردستان جگەلەوەن ئورتوقیەکان هەبوون جگەلەوە هەندێک میری لۆکاڵیشمان هەبوو لە شوێنە جیاجیەکان ئەمانە ئەگەر ئەمە قوتابخانەیان دروست کرد هەمان ئەو مۆدێلەی نظامیەیان گواستەوە بەڕاستی بۆیشە ئەیوبیەکانیش هەمان شتیان کرد دەبینین بەشێکی زۆری قوتابخانەکان تەنانەت مدەڕیسەیەکەمەکانیشیان لە قوتابخانە نظامیەکان خوێندبین بەشێکی زۆر لەو مدەڕیسانی کە لە نظامی پێگەن ئەچنە مەسر لە قوتابخانەکانی ئەیوبیا ڕۆڵەبینین لە شام ڕۆڵ ئەبینن و بەشێک لەوە کە ئەیوبیەکان کارەکەن لەگەڵ ڕێبەرەکانی ئەشعەری وەکو ئەوانی کە ناساون ئیبن ئەبی عەسڕۆن و زۆر کەسانی تری ڕێبەر و کاریگەرن بە غەزالی تأثیری هەبوو بەڵام لە هەمان کاتا فرەیش لەناو ئەوانە هەبوو مەوزوعی ئەخیرە خۆی مەوزوعێکی نوخبەی و ئاڵۆزە ئێمە ئەوەندەی لەم ئەڵلقەیە کە دەربارەی ئیسلامی عەقیدەی بوو لە کوردستان ئیکتیفاکەین بۆ کەسانی کە مەبەستیان ئەتوان بگەڕێنەوە سەر سەرچاوە مێژوویەکان خۆشبەختانە لەم بوارە لە کوردستان هەندێک لە ئەبحاس و شتمان هەیە لەو فترانەی دوایی کە ئاوڕیان داوەتەوە لە سەردەمی ئەیوبی و لە ڕێبەرەکانی کەلام ناسی و لە هەمان کاتا ڕێبەرە سەرەفیەکان لە کوردستان بەتایبەت ئەبوو حەسەنی هەکاری بن سەلاحی شارەزووری تا ئەڵلقەی داهاتوو کە ئەچینەوە لە مێژووی ناوەڕاست تۆزێک دێنە دەرەوە ئەچین بەرەو تەریقەتەکان و ئیسلامی تەریقەت یاخۆ تەریقەتە سۆفیگەریەکان و هاتنە دەرەوەی سۆفیگەری لە قاوغی زۆردەوە بۆ شکلگرتنێکی تەریقەتی زۆر سپاس کە بینەر و بیسەرمام و ماندوونەوی کاکتە دەست خۆش بێ زۆر سپاس بۆ تۆش.